عراقی سەردەمی دیکتاتۆری ڕووخا هیوامانەوە بۆ عراقێکی تازە دێتەکایەوە کە بە زۆر سەپاندن تایە کۆتاییەت کە برسیکردن و گەمارۆدان تایە کۆتاییەت بەڵام بەداخەوە جار بەجارە بیرمان دەچێتەوە کە عراقی سەردەمی دیکتاتۆریەت بەکوێی گەیاندین جارێکی تر ممارسەی ئەو کارە خراپانەکەین کە داهاتوویەکی ئێستایەکی باشی بۆ دروست نەکردین و بە دڵنیاییەوە دووبارەکردنەوەی داهاتوویەکی باشمان بۆ مەیسەر ناکات. لە کاتێکا بە ناوی پەرلەمانی کوردستان و بە نێونەرایەتی خەڵکی کوردستان بەخێرهاتنتان ئەەکەم بتۆ بەرهەمە زانێ کورد بەوە بەناوبانگن کە زۆر بەخێرهاتنەکەن بەڵام لە هەمان کاتیشا بەخێرهاتنی 2 ملیۆن ئاوارەکەین لەسەر خاکی هەرێمی کوردستان. من هیواخوازم ئێمە و ئێوە هەمومان پێکەوە سوپاسی هێزی پێشمەرگە بکەین کە ئاوارەکانی لەسەر خاکی هەرێمی کوردستان پاراست. سپاسیان بکەین کە ئێمەیان پاراست کە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستانیان پاراست. سپاسیان بکەین کە ئەوان ئێستا ڕوبەڕووی دوژمنی عراق بوونەتەوە بەڵام بەداخەوە تا ئێستاش بێبەرین لە خێر و بێری عراق. هەڵبەت پێویستە سوپاسی هاوپەیمانەکانیشمان بکەین کە لەم شەڕەیە لەگەڵمانن لە شەڕ دژی تۆرۆریستان لەگەڵمانن. زیاتر ئەتوانم بڵێم وەکو عەتەبێک لەسەر هاوپەیمانە عراقیەکانمان زیاتر لە هاوپەیمانە عراقیەکانمان هاوپەیمانەکانی دەرەوە هاوکارمان